ئەو برا بە ڕێزەمان کاکە وشیار خوا لێی خۆش بێ لە مزگەوتان نوێژی کرد کۆتا میوان هات دوای نوێژەکە ڕۆحی کێشا بە زمانی بە ڕۆژەوە خوا لێی خۆش بێت. ئەو ژیانی دنیایە. ئەوە سەربەرزیە ئینسان لە ناو مزگەوتا بمرێ، ئەوە سەربەرزیە ئینسان بە زمانی بە ڕۆژووە بمرێ، ئەوە سەربەرزیە ئینسان لە ناو نوێژدا بمرێ، لە قورئان خوێندنا بمرێ، بە زیکری خوا بمرێت. بۆیە ئەو مەلائیکەیە ترسناکە، کۆتا میوان زۆر ترسناکە بۆ ئەو کەسانی کە لە دنیادا پشتیان لە خوا کردووە. زۆر خۆشەویستە بۆ ئەو کەسانی کە لە دنیادا ڕوویان لە خوا بووە، چونکە مزگەنی خۆشی پێیە، هەواڵی خۆشی پێیە بۆ خوا ناسان، هەواڵی ناخۆش و ترسناکیشی پێیە بۆ ئەو کەسانی کە خوایان نەناسیوە. کەواتە لە حاڵەتێکا دێ بۆلات ئیتر ئەوە بەدەست خوایە، ئاخری تۆ خێرە بێ یا شەڕە بێ پەنا بەخوای گەورە. کۆتا میوان کە مەلەکول مەوتە سەلامی خوای لەسەر بێ مەبەست و هەدەف و ئامانجی جێ لە سەردانیکردنی تۆ. بۆچی دەیەوێ بگاتە خزمەتی تۆ؟ چونکە بە فەرمانی خوا هاتووە، بە فەرمانی خوا هاتووە بۆی کە ڕۆحی تۆ بکێشێت. ئەم میوانە بە ڕێزە سەلامی خوای لەسەر بێ بۆ ئەوە نەهاتووە میوانداری تۆ بکات، واتە لەگەڵ تا دابنیشێ خواردن لەگەڵ تۆ بخوات، مەجلیس و دەمەتەقەی گەرمکەن بە یەکەوە، بۆ ئەوە نهاتووە بۆ لای تۆ، نەبوو ناخواردن هاتووە، نە بەسەر سفرەی تۆ هاتووە. ئەو میوانە بە ڕێزە یەک ئیشی هەدەفێک و ئامانجێکی و دەڕوات، تەماحی لە خواردن و سفرەی تۆدا نییە. بۆ نەهاتووە باسی گەنجێتی خۆتی بۆ بکەی، باسی ژیانی خۆتی بۆ بکەی، هاتووە بۆ ئەوەی ڕۆحی تۆ بکێشێت، بەبێ ئەوەی کە تۆ پێشتر ئاگادار کرابێتیتەوە. لە پڕە ئادا لە دەر چۆن دەڵێ دەدا لە دەرگات واتە دێتە ماڵەکەتەوە، لەو لەحزەدا لەو چرکەدا ڕۆحت دەکێشێ و دەکەویتە سەر لە تەواو. ئەوە ژیانی دنیایە. جا خۆزگەم بەو کەسەی کە لەم دنیایە دەرئەچێ بە چاکە و بە عیبادەتەوە دەمرێت. دەبینی کەسانێک دەبینی قورئان دەخوێن و لار دەبن و دەمرن، نەزانی چەندێک خۆشە، ئەو خوای گەورە خۆشیانی دەوێت. ئەوانەی کە لەسەر چاکە دەمرن و بە چاکەوە دەمرن خوا خۆشیانی دەوێت، ئاخریان خێرە. لەبەر ئەوە لە هەر لەحزە و لە هەر کات و ساتێکا بێت خواردن و خواردنەوە لەگەڵ تۆدا ناخوات، لەسەر سفرەی تۆدا نانیشێت و دەمەتەقەیشت لەگەڵا ناکات. ئەوە کۆتا میوانی من و تۆیە.